بنێرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت. ئێستا لە نێو یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری لە شاری هەولێر بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانی ئۆتیسم چالاکیەکی جوان و جیاواز بۆ منداڵان لێرەدا ڕەخسێنراوە. منداڵانی ئۆتیسم خانەوادەکانیان هاتوون لە فێستیڤاڵێکدا بەشێکیان خەڵات دەکرێن. من بۆ پرسی منداڵانی ئۆتیسم دەمەوێت گفتوگۆ لەگەڵ لاجان خۆشنا و ڕاهێنەری منداڵانی ئۆتیسم بکەم. لاجان خان بفەرمووە ئێرە سوپاس بۆ ئەم دەرفەتە. تۆ ئەوەم پێ بڵێ چۆن دەتوانرێت هاوکاری پێشکەشی منداڵێکی ئۆتیسم بکرێت بۆ ئەوەی زۆرێک لە هەست بە کەمایەتی خۆی نەکات. بەڵێ بەخێربێن، سوپاسان دەکەم کە ئەوڕۆ ئامادەنە لەوە هەنگە خنجیلانەیە کە لە بۆ منداڵانی ئۆتیزمان ڕێکخستەوە وەکو گروپی خۆبەخشی ئامێز. ئێمە ئەوڕۆ وەکو گروپی خۆبەخشی ئامێز دەتوانم بڵێم لە هەولێر بە تایبەتی ئەوڕۆ تاکە گروپین کە ئەمە لێرە ئاهەنگ لە بۆ منداڵانی ئۆتیزم دەجێڕین. ئێمە بە ئەرچی خۆمان دەزانین کە لە خزمەتی منداڵانی ئۆتیزمدا منداڵانی ئۆتیزم کێشیان لە تێکەڵاوبوون و لایەنی کۆمەڵایەتی هەیە. بۆیە ئەو بۆنانە بۆ منداڵانی ئۆتیزم زۆر پێویستە کە هەم ئاشنابوونی خێزانەکانە لە نێوان یەکتری و هەم نزیکبوونەوەی منداڵەکانە لە یەکتری و لە کۆمەڵگا. پێویستە ئێمە لێرە بە خەڵک بڵێن کە دەبێت منداڵانی ئۆتیزم پێش ئەوەی ئەو منداڵە کە ئۆتیزم بێ ئەوە منداڵە دەبێت وەکو خۆی قبولی بکەن. باش پێم بڵێ ئێوە ڕۆژانە چۆن مامەڵە لەگەڵ منداڵانی ئۆتیزم دەکەن؟ بەڵێ ئێمە ڕۆژانە کە لە کاتی ڕاهێنانکردن بە منداڵانی ئۆتیزم ئێمە لە ڕێگەی 6 پرۆگرامی جیهانیەوە ڕاهێنان بە منداڵانی ئۆتیزم دەکەین. بەڵێ ئەو پرۆگرامانە چی نەگەر یەکێکیانم بۆ باس؟ بەڵێ ئەو پرۆگرامانە تایبەتن بە ڕاهێنان پێکردن بە منداڵانی ئۆتیزم. یەک لەوانە بۆ نمونە با لەسەر بوارەکەی خۆم قسەی بکەم. ئەمن لەسەر ئەبڵەس ڕاهێنان بە منداڵانی ئۆتیزم دەکەم. ئەبڵەس بەرنامەی جیهانیە، چەند کارامەیەکی تێدا، چەند سیر پێکاتۆ تقریباً لە 30 ڕاهێنان. ئەو 30 ڕاهێنانە لەسەر منداڵەکان اختبار دەکەین، هەڵسەنگاندن دەکەن ئایا ئەو منداڵە لە تا چەند ئاستی جەستەیی باشە یان خراپە. ئەگەر خراپ بوو بەرەو پێشی دەبین لە بۆ باشتر، ئەگەر باش بوو ئەوە فێری یاریە وەرزشەکانی دەکەین. باش زۆر سپاس بەڕێزی بەخێرمە. زۆر ئەوەی پێویستی من گوتە یەکێک بوو لە ڕاهێنەرانی منداڵانی ئۆتیزم. ئەم چاڵاکێک کە دەبینن لێرەدا منداڵانی ئۆتیزم هاتوونە ئێرەوە کە سوکاریان لێرەن بۆ ئەوەی زۆرێک لە دڵخۆشی و شادیان پێشکەش بکەن. هەڵبەت ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئۆتیزمە لە سەرتاسەری جیهان و سەرۆکی کۆمەڵی ئۆتیزم لە هەرێمی کوردستان ڕایگەیاند. لە هەرێمی کوردستان 3900 منداڵی ئۆتیزم هەیە و لە ئێستادا بۆ هەر 900 منداڵی لەدایک واتە لە نێوان لەدایکبوونی هەر 900 منداڵێک یەکێک لەو منداڵانە ئۆتیزمە. نەخۆشی ئۆتیزم نەخۆشیەکی جیهانیە پەیوەندی بە گەشەی دەمارەکانی مێشکەوە هەیە. هەرێمی کوردستانیشی لە بوونی جۆرێکی لەم نەخۆشیە بێبەش نییە. شڵای داهاتوێژی بەش چاوەڕێی قەڵدانەی و ئێستا مەوجود و تەمەنیان بکوونکە نمونەیەکی سیدو بۆ بەش منداڵانی ئۆتیزم. ئێمە حاج وەزیزانی ژابین لەگەڵ ئۆتیزم ئەگەر ئەوەی دەتوانیت پیشۆ بژوورێک بەخۆشی لەکەکە دایک و خانەوادەکەی دەکەین. بەڵێ دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خانەوادە یاخود باوکی یەکێک لە منداڵانی ئۆتیزم بکەن. فەرموو ئێرە سڵاوت لێ بێت. پێم بڵێ منداڵەکەی تۆ لە کێیەوە نەخۆشی ئۆتیزم؟ منداڵەکەیمە تەبیعی کە تەمەنی هەلەکە لە دایک بوو بخۆی ئۆتیزمی هەبوو. بەڵێ ئێمە تۆزە درەنگ ئەسمان پێکرد تقریباً لە تەمەنی 2 ساڵ و نیم 3 ساڵ کات ئەسمان پێکرد. ڕۆژانە چەند مامەڵەی لەگەڵ دەکەن؟ چۆن یارمەتی پێشکەش دەکەن؟ وڵا تا پێمان بکرێ یارمەتیە دێن، یعنی بۆ جۆرەی کە دکتۆر پێوتی، بە جۆرەی ڕاهێنەرەکان پێوتین، بە جۆرە تامگارەکە. باش پێم بڵێ جیاوازی نێوان منداڵێکی ئۆتیزم لەگەڵ منداڵێکی ئاسایی چییە؟ طبعا منداڵی ئۆتیزم جیاوازە لەگەڵ منداڵ ئاسایی، یعنی قسەی لەگەردەکەی جواب دەداتەوە بەس ئەو جواب ناداتەوە، یعنی زیاتر لەگەڵ منداڵکە تێکەڵ نابێ و بە دەوری خۆی سوڕێتەوە گەمە مەسەلەن بە پلاکەکە و ئەوەیە ئەو شتانە زیاتر.
لە کوێ زیاتر ئێوە هاوکاریەکانی پێشکەش دەکەن شوێنێکی تایبەت تێ بۆ ئەوەی کە منداڵانی والله ڕاستەکەی نییە ئەمە کات خۆی یەک دوو سەنتەرمان پێ کرد باش بوو بەڵام ئێستا حاليا هیچ جێگا چێت سلامت جەماعەتی گروپی ئامێزەکەت هاوکاری شیریانە بینن باوێن لەبێت بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان و گوێبیستی بوون چاڵاکێکی تایبەت بوو بە ڕۆژی جیهانی منداڵانی ئۆتیزم لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت ئەمڕۆتیایدا بەڕێوە وەکو ئاماژەم پێدا بە جۆرەی ئامارەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 3900 منداڵی ئۆتیزم بوونیان هەیە و هاوکات نەخۆشی ئۆتیزم نەخۆشیەکە پەیوەندی بە گەشەی دەمارەکانی مێشکەوە هەیە ئەمەش ڕاستە و خۆ کاریگەری لەسەر ڕەفتار و هەڵسوکەوت و بیرکردنەوە و جوڵەی ئەم منداڵە دروست دەکات لە بوونی هەر زانیاریەکی تر وەک کەمیشە چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.